باوینە ماوە دەترسم دیسان لێم عاجز بن. ئەمە دەستوری کوێ چی پێڵێن؟ ئەمە دەستوری هەولێر. هەولێر؟ ئەمەیان بەس ئەمە لە ئێرانەوە دێتن. زیاتری مۆسیقی هەورامانە. هەورەمانە بەڵێ. ئەمە کەرچی پێ دەڵێن. ئەمە پێڵێن کوڵەباڵ. کۆڵەباڵە باوەی بەڵێ. ئەمە خەنجەر و تەسبیح ماشەڵڵا. قدیمە و ئەوەش دلەکەشمان مراد خانیە ئەوەی دەستورەکەی. باش. چیت هەیە بۆ گەنجی ئێستا زۆر گرنگی بە جلی کوردی نایەن وەکو جاران یا جلی کوردی وەکو جاران زۆر باوینە ماوە؟ دەترسم دیسان لێم عاجز بن. نانە عاجز نابن دڵیان گەورەیە. کرد ناو شار بوو. باشە. ئەواتم ینی سەیرم کرد فیستیڤالێکی کوردەواری خەڵکی هەڵەبجە و تێهەڵە و بیارە هاتبوون. هەتا ئەوانەی کە فیستیڤالەکەشیان کردبوو جلی کوردیان لەبەر نەبوو. هەموو جلی ئەجنەبی و جلی دەرەوە لەبەر کردبوو. گەنجی ئێستامان ئیحتیمام بە جلی کوردی نادەن. بەڕاستی جلی کوردی زۆر جوانە. ینی دوای کەلتوری خۆمانە. یعنی بڕۆ ئێستا سەیرێکم تەماشا کابرا لێ ڕاوەستایە سەری خۆی لەناو ئەو هەیکەلە دەری نایە وڵات چیە مەجلێکی کۆری لەبەر یان عەرەبێکی لەبەردایە. باشەکە جلی کوردی دانایە بچی لەبەرکە؟ نەوەڵڵا. لە هەر وڵاتێک زۆرمان جێگا دیتە زۆر زمان دیتیان کەس ئەوەی نەکردیان.